ئێستا خەڵکێکی زۆر ناڕازیە بەرەی ئۆپۆسیۆن نەماوە، یعنی دەوترێ بەرەی ئۆپۆسیۆن نەماوە. پێم خۆشە بزانم بۆ فەرهاد سەنگاوی هەوڵ نایات بەرەیەکی ئۆپۆسیۆن دروست کە هەروەکو ئەو لیستەی کە پێشتر من لە هەندێک لە چاوپێکەوتنەکان تا بینیومە کە لیستی گۆڕان یەکەم کەس تۆ دروست کردووە، گۆڕانێکی جیاواز بەڵێ ناوی گۆڕان بۆ پێشتر خۆ دروست کردووە. ئێستا بۆ شتێکی واناکەی کە خەڵکێک من بەڕاستی من ئەمە کۆمنتی خەڵکە داوا ئەکەن کە فەرهاد سەنگاوی پێشەنگیان بێت. من سوپاسی خەڵکەکەم، من بچووکی میلەتەکە، من بچووکی خەڵکم، بەس بچووکی هیچ کەس نیم، هیچ سەرکردەیەک نیم، هیچ فکرێک نیم، هیچ ئایدۆلۆژیایەک نیم، هیچ قاڵبێک نیم، بەڵام شانازی ئەەکەم کە بچووکی میلەتەکەی خۆم بم بۆ سوپاسیانەکەم. بەردەوام ئەبین و ڕۆژگار هێشتا زۆری ماوە و میلەتەکەمان لە تەنگانەیەکی گەورایە، هێشتا زۆری ماوە بۆ ڕزگار بوون و سربەخۆبوون. من دڵنیایەنەکەم کە بەردەوامم و بەردەوام ئەبم و هیوادارم کە بتوانین مژدەی خۆشیان بدەینێ. باشە، وەڵا لە قسەکان تا شتێکم بەدیکردلەوەی کەوتت من بچووکی هیچ کەسێک و هیچ سەرکردەیەکەوە نابم. پێم خۆشە شتێک بپرسم، تۆ لە بەرەی نەخێر بوویت، نەخێریش سەرۆکێکی هەبوو، وەکو دەوترا سەرۆکی جوڵانەوەی نەخێر لە ئێستادا. تۆ پیاوێکی بەو ئەزمونەی کە لە شاخ و پێشمەرگایەتیت کردو شتانە، چۆن ئەبێت فەرهاد سەنگاوی بچووکی شاسوار عەبدوڵواحید بێت؟ مەزانی چۆن من ڕێزم هەیە بۆ شاسوار، بەڵام یعنی تۆ پێ دوایە من ئەتوانم بچووکی شاسوار بم یا شاسوار چییە تا من بچووکی شاسوار بم؟ شاسوار علمی، معریفەتی، خەباتی، تێکۆشانی، ڕابردووی قوربانیدانی، زانیاری. من اختصاسەکەی خۆی ناڵێم مهندیسە، بەڵام بێجگە لە اختصاسەکەی خۆی هیچ مەجالێک نییە کە بە هەزار هەنگاویش لە پێش شاسوارەوە نەبم. من ناتوانم ینی حەزەکەی هەزار شاسوار بێنە لەسەر تەرازویەک داینە من نەچمە سەر تاکەی تری تەرازۆکە. ئەم قسەیە دروست ئەکرێەوە، ئەم قەزەیە حیزبەکان جوڵاندیان. ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان ڕاست بوونایە با تەلەڤیزیۆنیان بە من بدایە، من لە تەلەڤیزیۆنی ئەوانە بموتایە نەخێر. بۆایە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تر بەهاتنایە ئێمەیان خەڵات بکردایە کە ئێمە وتمان خەتەرێکی گەورەیە. من لەسەر ڕیفراندۆم لە پەرلەمان دەریان کردم، جێشێکی 50 چەکداریان ناردەسەرم کە بەتەنیا بووم، کە نەخۆش بووم، کەوت بووم و ئەمە ئازایەتێکی یەکێتی و گۆڕانە کە ئەم دیعایانە بۆ ئێماکە. یەکێتی و گۆڕان خۆیان نەزانن من چیم، ئیتر بە چه پێویستەکە ئەو دیعایانە ناو خەڵکا بڵاوکەنەوە نەخێوە نەخێر هەڵوێستێکی ڕاست بوو، هی هەرکەس بێ. دوای من شایەتم هەیە کە پێش ئەوەی هیچ کەسێ لە کوردستان بڵێ ڕیفراندۆم خراپە و بڵێ نەخێر، من وتومە کاکە ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە. بۆشم باس کردی وابزانم پێویستەکە دووبارەیکەمەوە ئێمە 100 کەس شایەتمانە لە هەولێر کە من کەی وتومە زۆر زۆر خراپە و زەرەری زۆرە. 100 کەس. ئەوە شکاندنە. دوایەوە مەسلەی نەخێر بەڕاستی من هەر نەشم زانی کایکەنە بابەتێکی وا تایبەت و ئەوە نەکاک فاروق، نەکاک سمایل، نەکاک هەونەر، نەکاک برایم عباس، ئێمە بەتەمایەوە نەبووین نەخێر بکرێ بە حیزب و نەخێر بکرێ بە جوڵانەوەیەک و نەخێر سەرۆکی هەبێ و کەمپینە لە ئەوروپا کەمپینەکرێ بۆ پردێک، ئەو پردە زەرەری هەیەمەیکەن، کەمپینەکرێ بۆ مەعمەلێگە و مەعمەلە دووکەڵی هەیەمەی دایمنن، کەمپین حیزب و حیزبایەتی و سیاست و سەرۆکایەتی نییە. ئەوە هەموو کەسێکی شەزانەیە کە من بچووکی کەس نیم. مام جەلال بەو عەزەمەتەی خۆی من بە سەرکردەی خۆمم قبوڵە و گەورەی منە، بەڵام وەکو گەور و بچووک نا، وەکو سەرۆکێک کە قەزیەیەکی خاوەنی قەزیەیەکە. بۆ نمونە قەزیەیەکی هەیە ئەوێ میلەتە ڕزگار بێ، ئۆجەلانی بەڕێز قەزیەیەکی هەیە ئەوێ و میلەتە ڕزگار بێ، هەزارانی وەکو من و تۆ دیفاعی لێکات، خەباتی لەگەڵەکات دیفاعی لێکا، بەڵام ئەو گەورە و بچووکیە بەو معنای گەورە و بچووکیە نییە. ئەمە ئەوەیە پیاوێکەیە فکر و بیر و باوەڕی هەیە لە تۆ، چێ نزیکە لە تۆ، تۆش هاوکاریەکەی پێکەوە خەباتەکەن. لە پێشمەرگایەتی شاخە ئێمە یەک پێشمەرگەمان نەبوو کەس بچووکی کەس بێ، هەر کەس هاتوو بۆ قەنەعەتی خۆی پێشمەرگایەتی کردووە. مام جەلال و کاک نەوشیروانیش وەکو من و تۆ پێشمەرگەیەک بوون، بەڵام ئەوان خیبرە و شارەزایی و توانایان زۆرتر بووە، بەرنامەیان داڕشتووە، سەرۆکایەتیان کردووە. ئەمە گەورە و بچووکی نییە. لە کوردستان بۆ شکاندن ئەم شتانە بەکاردێ. زۆر کەس پێی وتوم کاکە تۆ چۆنە بێ لە تەنیشت فڵان کەسەوە بۆستی و کاکە تۆ چۆنە بێ لەگەڵ فڵان کەس بی. کاکە ئەمە خەباتێکی سیاسی و یعلامی، ئەمە پەیوەندی بە گەورە بچووکەوە نییە. دوای ئەوان چیان لێ کردو بۆچی بەکاریان هێناوە خەتای ئێمە نییە. و ئەو کاتی کە ئێمە وتومانە نەخێرنەوەی نوێ هەر نەبووە. کەواتە تۆ بە هیچ جۆرە داخڵینەوەی نوێ هیچ نەوەی نوێ هەر نازانم چییە، پەیوەندی بە منەوە نییە. من حیزبایەتی و سیاست وەکو فکر و بیر و باوەڕەکەم.